بینەرانی قدرگرانی کوردستان 24م کاتتان باش لە پەراوێزی 11هەمین فیستیڤاڵی فیلم لە باژێری دۆک ئەمڕۆ بەرنامەی بۆ هەمووان هەوڵ دەدەین بە میوانداری بەڕێز شەوکەت ئەمین و هەروەها عومەر تووڤی کە شارەزان لە بواری سینەما و بە ئامادەبوونی ژمارەیەک لە سینەماکارانی دی لە باژێری دۆک گەنگەشەی سینەمای کوردی یان کوردستانی دەکەین. دیارە بواری سینەما لە پاش جەنجی جیهانی دۆم لەسەر ئاستی وڵاتان برەودانێکی باشی بەخۆی بینیوە. لە پەنجاکانی سەدەی ڕابردووش لە کوردستان هەوڵدراوە لەلایەن ڕۆشنفکرانەوە لەو سەردەما کە بیانەوێ وەکو پەنجەرەیەک بەکاری بێنن خۆشی و ناخۆشیەکانی گەلی کورد بە جیهان بگێنن لە ڕێی سینەماوە. بەڵام ئەمڕۆ گەنگەشەی بواری سینەما دەکەین بزانین لە هەرێمی کوردستان یان لە کوردستان سینەما لە چه ئاستێکە وەگوتم بە میوانداری سینەماکارانی کورد. زۆر بەخێر بێن سەرچاوان، ئێوەش لوتفتانوان بەخێر بێن سەرسەری من سەرچاوان هاتن. کاک شەوکەت، ئێمە ئێستا سینەمامان هەیە یان فیلممان هەیە لە کوردستان؟ چونکە جیاوازن لێک کەرەم کە فیلمێت کوردیت هەین و ئەمچێن بژین سینەما کوردیشگا هەی بەس پیشەسازیە سینەما کوردی نە پیشەسازیەکە بقەوەتە، یعنی ئەمچێن پیشەسازیە سینەمایە نینە. یعنی چی؟ یعنی پتریا ئەو فیلمێت و هاتین چێکردنێ کوردستانی نەگەهشتنە هۆڵێت سینەما بەرفراوانی نەهاتنە دیتن یەت هاتین نمایشکردن بەس نمایشێت وانە مەحدود بینە ji ber gelek egerê dîk û holê sînemayê nebîne bilavgerê filmê sînemayî yan ew bîne distribution şêwekî ciddî kar nekire û gele egerê dî jî yet bîn sebeb ku pîşesaziya sînemayê çê nebit. Ji ber hindê jî filmêt Kurdî heta vê gavkê filmêt gelek başê sînema Kurdî da çêbîn û yet gehiştîn astêt nêvdewletî nêvneteweyî li dinyayê festîvala li mehafilê dî û te'sîr jî ka kiriye evan filma. Lê eger em wekî sînemaka pîşesaziya qewet bên behs bikîn aya me ew sinetê sînemayê heye em zeîfîn em ê li dest pêkê. بەڵێ کاک عومەر، سەیدا شەوکەت بەحەز کرد کو هەتا ئێستا سینەما بە پیشسازی نەبووە. پرسیارەکە ئەوەیە ئێستا من وەکو هاوڵاتیەک لەم کوردستانە بە درێژایی کابینەکان بینیومە کابینەکانی حکوومەت هاوکاری سینەمای کردووە، پارەی تەرخان کردووە بڕە پارە بودجە، زۆر فیلممان بینیوە ڕۆیشتووە. سەیداش باسی کرد بۆ فیستیڤاڵەکان. پرسیارەکە ئەوەیە بۆچی هەتا ئێستا نەتوانراوە بە پیشەسازی بکرێ کەرتی سینەما؟ یعنی وەختێ تو بێژی پیشەسازی یعنی divê bazar hebît. Bazar me bazareke neteweyî ya sînemayê nîne ji dervê bêjin bazareke nav neteweyî. Henî wekî Seyda Şevket kerem kirî tu wexta filmekî nike ew bikey. Yani filmek bête nîşandan sînemayê Duhok Hewlêr Silêmanî Kerkûk kirê bêjin başûr ku derfet pitira hey. Yani çend kes bînin. Dîf ezmûna me yani bînerekî wisa me nîne. Ev jî peywendî gelek egerê teyn. Çûna sînemayê civakê me li komelgayê me nebûye kultûrek. Em newekî Ewropayî neşîn hemberiya xwe gel heta هۆکارەکە چییە کە نەبۆتە کلتورێک؟ پەیوەندیە ڕۆشنبیریە گشتی هەیە. میلەتی کورد لەمێژە بە سینەما ئاشنایە. دەستپێکی بەرنامەکەوتم لە دوای ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردوو هەوڵ دراوە سینەما بکرێ لە شێوەی کاتی خۆی گوتراوە تیاترۆ، وەکو تیاتر لە زمانی ئەوروپی هاتووە تیاتر ینی شانۆ. بەڵێ بۆ نەبۆتە کلتور لە نێومان؟ توزانی ئایا هۆکارەکە سینەماکارن یان هۆکارەکە میلەتین ئێمەی بینەرین؟ يعني ئەمە پچێکی يعني میکسە هەمی معقدە ینی پرسیارەکە جوابەکە معقدە تو نەشی دەست نیشان بکە ئەvە divê dîrasel ser vekolîn ser bihênekirin. Çunkî civakê me xasna va salê dimayê hindek egerê dijî tê nebazarbûna sînemayê. Yani platform zor bûyne. Yani xeyl mal erzan tire, rehet tire, her wextê viyadê rawistînît, her wextê viyadê berê xwe detê. Yani tu neşê piştî hingî ev salonê sînemayê jî van salê dimayê piştî mal peyda bûyn. Yani sînemaka bijîn salonê profesyonel yani teknîkeka baş yê hatîne damezrandin hatîne ava kirin. Hekeş layê dîve yani marketinga me bû sînemayê bû filmê me wexta filmê me derkevît heta Wezareta Rewşenbîrî jî texsîrî nekiriye ji piştevanîkirina sînemayê. Lê me beşek nîne bû marketing em bêjin hinde pare ez ê deme reklama film bû nimûne. Yani gelek egerê teyn. Tu neşê bêjî yan babetê filmî û heta dimayê yani heger em biçin filmê Kurdî zêdeyê çûyne festîvala. Yani festîval dinyayê nemaye li hemû asta
فيلم ناتشويني يعني أبا ما مستشاركات فيلم بي كين فيستيمال ماينا ناتشويني وخلاتي باجي زور خلاتي راست- زور برينا راست. وقالك در هنا الدجي هر وصا بس وقتاز بيجم نا بازارني يعني وقت بيجي بيشة سازي هر پیش سازی که بید نه بس سینما دوی بازاروی هبیدن وقتی تو تشتکی اندستریاوی تو تکی دوی تو باشە بازاروی بۆ بازارنێ هەز ناکەی بەرهەمێکی وها گونجاو و باش نییە بۆی بینەر ئیسیعابی بکە و بۆ نمونە بینەر سەپۆتی بکە بیکڕێ و کارەکەەوە یان ئەوە تا سینەماکارانی کورد کاتێک فیلم دروست دەکەن تەنها بۆ فیستیڤالەکان نه یا ئەوە تا بۆ نایەتە ناو ماڵەکان نه ئەس بۆ باوەڕ تەنها لە ناکەم. سینەماکان از باور ناکەم در هنر حەز دەکات هەر کەس فیلمی ببینیت ئەو فیلم درست ناکات بۆ فستیڤالێ بس ئەو هزرا فستیڤالت کات و فیلمی ئارت و ئاستێک هەبیتن بێگومان هەر دەرهێنەرێک کار بکەتن بس کاچاوا دیگەهیە بینەری مگوتەتە پەیوەندیە بگەلێک ئەگەرەوە ینی ئەگەر نەبەس چێکردنا فیلمیە بەڵێ ئەگەریت جوواگیژیت هەین ئەگەریت ئیکونۆمیت هەین ئەگەری سیاسیت هەین یعنی کومەکە ئەگەرەوە هەی ئەگەرەوە هەمیێت و لێک دشی دەرەنجامێکی بێژی بوچی ڕەوشە بینەرێ سینەمای کوردستانی بڤی ئاوایی دەستخۆش سەیدا شەکۆت از تشتێکی زیێدە بکەم سەر کارام کە. مەسەرە چکو سینەما بخوا بۆ هەندێک و وڵاتێکی گەشە بکرد پێدوی چەند فاکتەرە هەیە وەکی کاک ئەمەریژی ئاماژە پێکری سینەمال کوردستانê هەما بلا بژین عێراقی عام ینی بەری سەرهەڵدانێژی بەری ڕاپەرینێژی سینەما وجودێکی زەعیف بی وجودێکی زەعیف بی دەستێ ئەم بلا بژین حکوومەتە مرکزی عێراقی وەکی تشتێکی پرۆپاگندا بکارتینا ساڵا نۆتۆیەکی وەختێ ڕاپەرین هاتی کردنێ قەت ئەکچێبی بۆ چۆنا خەلکی بۆ ناف سینەمایە ینی نێزکی 10 ساڵە بەلکی پتر حتا 20 ساڵە حتا 2010 ژی هۆلت سینەمای وێ شێوازی نەبین فیلم شێوازێکی گەلە خراپت گەهشت باش بینەرە ئەم دشێن بێژین vێگاڤێ تەکنیکامایە باشێ هەی Vêja سینەما min divê gel vê bêjim durist e hikûmeta Herêma Kurdistanê yan bila bijîn Wezareta Rewşenbîrî rêveberiya sînemayê harîkariya çêkîna filma ya kirî bes net sîstemek bû çêkirina jêrxana sînemayê nekire bedaxewa bedaxewa heta vêgav kê li Wezareta Rewşenbîrî ew dibêjine infrastructurek çi dibêjine jêrxaneka nexşe planek bû jêrxana sînemayê kadî çawa hemî beşê tu pêk vekarkin çiku sînema wekî peykerekî ye wekî mirovekî ye hemî tişê tu vê pêk vekar bikin film çêkirin şirexekî çêkirina holê sînemayê rexekî tewzî'a filma şirexekî film festîval rexekî akademî fêrkirin şirexekî وەزارەتی ڕۆشنبیری بەبێ پلانیشی کردو لە ڕابردوو سادش سادê hosa ye بەس پرسیارێک هەیە بۆ من زۆر گرنگە بەجددی ئێمە تەگوت سەرهەڵدان لە نۆتویەکێ ئەمە سەرهەڵدان چێکردیان بلا ئەم بێرین نۆتیەکێ بێرین بژین ساڵە 2014 شەڕێ داعشی ما 1800 پتر شەهید دای لە پێشمەرگەی کوردستانی و بەشێندی مەدیتن وەکی مە شەڕێ داعشی کردە ئەس وەکی بینەرەکی وەکی میدیاکارەکی ئەس vێگاوێ دبینم لە هەرێما من سینەمایەکێ باش فیلمێکێ باش چێنە بوو لەسەر 1800 شەهیدێنمە وەلی من لە جهێدی من دیتە ئەس بێژم تو زانی فیلمی چاوا چێکرایە مخریجێت فەرەنسی هاتینە ستافێت فەرەنسی هاتینە دروستە gelek durist e بۆچی ئەم نەکارین فیلمێکی هوسا چێکین ji ber ku tu zanî ev kêşeya heye yanî hêşta sînema û huner giştî mejê me da nebûte zarûretek ku em hezir bikin di çawa vê zarûretê parêzîn û di çawa siyaseteka hunerî kiltûrî bû wê darêjin di çawa wê jêrxanê çêkîn heta vê gavkê kak sehîm pisyara mezina têdkirinê tu zanî çi ye بۆچی فستیڤال تێدکردنێ بۆچی ئەف پارە نایێت دانێ بۆ خەلکی بۆچی فیلمت تێ چێکردنێ بۆچی ئەف پارە نایێت یعنی ئەف خەلەت تێگەهشتنە چونکو هەمی وڵاتی دنیای مەسەن بۆ نمونە ئەزێ بێژم ئەو کارەکە هونەرمەندان خودی خۆیان نین ئەوروپا خودی خۆیان نین کاکشەکە بەلکی بەشێک ئەوژی بن بەلکی کاتێک پرۆژەیەک پێشکەشی حکوومەت دەکەن یەکسەر بیر جاری وایە پارەیان زیاد نووسیوە من ئاگدارم بۆ نمونە پرۆژەیەکە فیلمێکە شانۆگەرێکە 100 ملیۆنی نووسیوە کاتێک حکوومەت بۆی کردوتە نیو یەکسەر چۆ کردوێتی وەختێتە یاسا ئەو کاریگەری ناکاتە لەسەر وەختێتە یاسای دروست بەرهەمکردنا فیلمی نەبن وەختێتە سیستەمێکی درستی بلا بژین فاندیشنێ بۆ چێکردنا فیلما نەبێت یê سەرپەرشتیکردنê ku bedaxewe nîne ev ewîriye diçê bit yanî sehkê niyeta
وزارت روشنبیری از نابجم خرابه باشه نیات دوایر سینمای باشن دوین هاری کاریا سینمای بکن یا حکومتی بس او سیستم پیکارت کن خلاته تمام دست خوش بابش ملای میانه برزدکانم اگر تبینی اکثر انجاک باشون اکتانه بکرم کن سلاف از خالد سلاف مصطفى شاو. جوفارا في اگر المافيستا نزیک مایکت خو خالد مصطفى جوفارا في المافيستا فالا دوكاني في دولتي بسيارة من بما مستعمر توفي بسيارة من أوا بحثي بابت هولاكر هولة سينماي ناف باجيري ده افریقا مو مستعمر چند یا گرینگ کوم گلک هول هبلت ناف جواکی دا چونکو ام پیدوی روشنبیریا کا کو بجنم در و بینین آنکو جی توعیه که اینا بین دو کوانا چی بشیوه که گشتی آنجی بکو زارو کاجی بسیار من یادوی جی افریقا ام بینن ورزش و سینما گلکا گرینگ آنکو جی بجن پیوندیا کا بهز هایت ناف جواکی دا و بیتا چهار سرکن گلک آریشاد ناف جواکی دا دست خوش سیده اکثر جوابی دو بله زور سپاس هبونا هولا گرینگه نوکه مشکله اف هولت ما هیجی دوالانه یعنی بینر گلگی کیمه yani tu hol dve desteki em bijin emin jî dabin. Çünkü ev peywendiya bazirganiye jî xudane hole vegavê filmê tên hemî jêr nivîsa Erebiye em Herêma Kurdistanê. Yani film ser devletê dîş Dubeytî nîş Urdun yani ez zanim çawa tên ew film kêm zêde. Yani vegavê tu Kurdistanê وکی بزنس کی دیم bizneseka xirab e net faydene. Yani ez xudanê wat niyasım. Yani rewşa salona geleka xirab e. Ama qetandine eger wisa nebitin dêne dayê xistin çünkü masrafeka zêde teknîk û heke ev salona hemî ew projektörê to evê to hemî gelek başnavekî dinyayê ne yani ne kêmtirin hemî tu ev sal yani çawa bijme te planek stratîjiyetek divêtin yani mesela peywendiya pindê ve subahî xidanê salonê gel çalakê xandingeha dibêjin bu nimune peywendiyê gel qutabxana bikin her roj filmê zarok ez bêjim mektebekî bînin salê xirê tu xilas nake yani eger planeka wisa bihête danan ku ev tişte wekû perwerde çê bibîtin her zarokatî yani heke ev tişte nebît geleka bi zehmet e yadî em dê her keyn û bêjin û dê zivirîne cihêxov ve ew çare nabît derbarê pisyarek û sînema werziş helbet yani tu sînema wextê dozekê yan babetekê muayyen tarih diketin yan îsaret diket azirînîtin bînerî livînît yan çavê wî veket ser tiştekî ku rolekê mezin bînîtin sînema tişarkirin û pêşvebirina civakî da û bilindkirina astê tewiyê و پیامیش گەیاندنێ پیامە صد درصد yani ev tişte bi peyamekî tête kirin yani aliyê dî werziş hem bu meseleka tenduristî û leşsaxiyê jî wekû em wekû Erebî bijin terfîheke jî yani û wext xweş e jî tu vegavê 40,000 birov pêk ve tu biçî wekî çûna sînemayê jî hindeca xweş e tu nebtinê bî wextê yani êkî şwan egerê hetanûke eva berdewam ku salonê sînemayê kar dikin ya hatiye xwarê gelek ji derve jî ew e yani tiştekî ezbûneka civakî ye ez hez kem gel çar hevalê xwe biçim filmekî bibînim nebtinê دەست خۆش کێ دیگەر منە حەزەکێ پرسیارێک کەرم ئەو خاتون پاشیوی تو دوای دێم وڵاتان دەرفەت دەدەم کەرم سلاف بوا بەس نزیکەت خۆ سلاف السمامة صحافي ما وإدارة إنتاجم بس بسيارة بلي فيغافكي ودخلنا بتني بو مصري هاتني باشا بو بروجيت بين بو فيستيفالات بين يعني وبرهين دخلنا بين دولة دي فريقين بليت عراقي أكتريت عراقي نحازرن يت مصر لبناني نحازرن قالي كيما السياحي وبرهين بيشتر بخين يعني ما بس في فيستيفالێ تمام پرسیارەکەی کاک شەوکەت ئەگەر جاوی تۆ او کسید کتین هل مهوان کردن الفستیوالا دوکی تایبت اویش در و جبلی چند کسا که وکی مهوان تایبت تین فستیواله اوی دی همی برهمید خواه یان فیلم های کتین فستیواله یان جی جوری نه یان پانلی تاین یعنی کسش در و هما امنا بجینش وی ولاتی دهندکا وی ولاتی دهندکا دعوت کن مهوان ناف خو بلکی پتری او یت بلا بجین باجر دی مثلا دو که په هر الویری یت حولی سلیمانی و کرکوک سروی اساسی کو بین تجربه کی ورگیره نزیک بین الفستیوال تین هل بجارتم و یت عراقی جی کس دعوتن بس نه بی حجمی چکو امکانات الفستیوال هن مازنینن و قیران آبوری جی هی فیگاوی بله ما قیران آبوری جی هی موجود یعنی کسی دی هی کرم که اگر پرسیار بید دم باش
از دلوین سەرچاوە. ستافی فیلم فیستیوالا دوکه گره 11 ما مستا شوکت سینما چند بهای خو هیا بویا گرینگیه که آبوری و دارایی بو جواکی و بو حکمتش هر وصا جوانە بۆ کوردستان بژام گشتیت بێژی نە هەب گشتی با گشتی گشتی تو زانی سینما پتری 100 ساڵانە هەی 120 ساڵ بەلکی پتر 120 تشتێک ساڵ و تەسیرا وێ کۆمەلگەهێت پێشکەفتی gelek دیارە یعنی تو هەر کۆمەلگەهێکە پێشکەفتی تو پەیدا ناکی و سینما تێدا قەوەت نەبێت توش ئەمریکا بگرە و ئەو بەری بەرنامە وەختی مە بەحث کرد ئیتالیا و فەڕەنسا و رووسیا و ئەف وڵاتێت و پێشکەفتنەکە مازن تێدا دەبینی سینما تێدا بەرجستەیە وڵاتێت بێسەر و بەر دەبینی سینما تێدا زەعیفە یعنی سینما بله سینما یا بلیک و بلا بژیم بەشێکە مهمە هونەرەیە یان گرنگترین هونەرە گەل هەندێکی گەلە تەسیرێت ئابووریەت سیاسیەت یەت جڤاکیەت هەینە سەر کۆمەلگەهێ اینجا هەلە سەر پرسیارەکەی ئەو خاتوونە لە وڵاتان ئێمە بینیمانە داهاتی سینەما یعنی خێری داوەتەوە بۆ حکوومەت بۆ وڵاتەکە بۆ نیشتیمانەکە بۆ سەدان پرۆژەی دیکەی خێرخوازی تەنانە زۆر جار دەبینی سینەماکاران پرۆژەی خێرخوازی ڕدەگەێنن لە ڕێی UN-ەوە هاوکاری وڵاتانی دیکە دەکەن پرسیارەکەی من ئەوەیە حەز ناکەن لەگەڵ ڕێزم بمبورن چونکە دەبینم هونەرمەندان زۆر بە تایبەتی لە بواری سینەما زۆر گلەی لە حکوومەت دەکەن ئایا هونەرمەندان نەبوونە تا بارگرانی بەسەر ئەم حکوومەتەوە بەرهەمەکانیان لە سینەمادا یعنی ئەو هەمە پارەیە خەرج دەکرێ جەناب من باش تۆ ناکەم خەڵاتت بەدەستهێناوە ناو بەرنامەوتم بەڵام زۆر فیلمی دیکە کراوە فیلم کراوە پارەی بۆ خەرج کراوە هەتا ئێستا بەرهەمەکە دیار نییە وایە ڕاستە بێسەروبەری هەیە تو زانێ حتا بەداخەوە مگوت یعنی ما ئەم نەشیانە ئەم هەمی پلانێکا دروست یان نەخشەڕەیەکا دروست نزانم چ بژینە ژێرخانێکا دروست بۆ سینەمای چێ بکەین کو ئەف سینەماوەکی سەیدای عەمەر گوتی بگەهت بازارێکی نافخۆی باش چێ بکەیت کو پاراژی بینێت بەس کاک سەهینج بیر نەکە مەسەن بۆ نمونە ئەزێ نمونەکی بژین فەڕەنسا وڵاتێکی گەلە پێشکەفتیە و سینما تێدا gelek pêşkeftiye wala Fransa salê bawer 400 heta 500 filmê sînemayî çêbûye dirêj bes ji van 400-500 filma 100 film nagihin heta wî pareyê ew ê ku lê xerc kirî ev dî çi ev dî dema hikûmetê ye yani kültûr newekî tiştekê diye ku em bêjin ma kültûr ji wekî met'emekê ye ne em bêjin met'emekê bila bixwe firoşit û para derê her çekî sar da çekî sar tu bê kültûr tu çi tiştekî ji ber hindê jî welatê dunyayê hemî jî nûkê em bes miqarina xwe Hollywoodê nekî an Bollywoodê bijîn ew parê mezin çê dikin bes welatê Ewropî ma kak Emer Almanya zand filmê Almanî jî ehtimal 10 salê nagihin pareyekê meziniyan ribhekê bes hikûmet dema sînemayê dikir wekî parastina kültûr dema şanûyê dikir dema خۆ دەتوانین بەراوردکاریەک لەگەڵ هونەری سینەمای فارس بکەین چەند ساڵە حەساری ئیقتصادی لەسەرە بەڵام تەماشای سینەماکارانی فارس کە بەرهەمەکانیان چۆنە مثل وێرێژی ژێرخانە هەیە ئیرانێژی ژێرخانەکە سینەمایە باشە هەیە مەسەلەن مؤسساتی هەین فارابیە هەی تەلەڤیزیۆن vêt berhemê sînemakara jêbkirin yanî ev ewîdiyal wêrî jî heye Tirkî jî heye defme min gote niyeta hindê hebiye ku pare bêt danê û ya hatî danê Ama dîf planeka durust nebiye ez Sayda olay min gerek bu pirsiyarek giringtir kerem bubure bes zanî çawa ye bi gavê wekî gotî sînema serbexwe heye em bêjin independent sînema ne li hemî welata Almanya eşên bê dû dilî bijmeta sadê heştê ew filme ke fand werdîrin ji hikûmetê li Almanya bît Fransa bît parê xwe dernayexîtin sadê heştê eger zêdetir jî nebîtin يعني حكومات çünkü kültür mesela avakirina civakiye mesela raha yani tu ev raha bide civaki naçi bit ev bikey ya vezaret rawşenbîriya me wekî mamostayî jî gotî parekî başî hatiye sarf kirin bes plan û dîvçûn nebûye ba min pirsarekî dîke lê bikim zor car dibînin klîpek dikire bo stranbêjekî çendîn kompanya sepotê wî dikin yan biznesman بۆچی ناتوانین بۆ سینەما بزنسمانێک یان بۆ بەرهێنەری سینەماییمان هەبێت لە کوردستان بەس بوو سترۆمبێژێت کورتێت ئەکردن ئاینی سپۆنسەری کلیپ کراوە بوو بۆ فیلمێکی سینەمایی گرنگ نەکرێت تو زۆی چاوەیە ئەوەژی پەیوەندی وعیێ بەهەی بۆ ئاستی تێگەهشتنێ بەهەی ئاستی تێگەهشتنا بزنسمانێ مە ئەگەر ئەو
نرخ و قیمت و او سینما بزانیتن و بگهیت اوی آستی تو زانی زنگین بون کردستان یعنی شب و روزه که یا چه بوی یعنی گلک زنگینه ما گل رزت من زنگینایت هین و پشتوانی جا کری گلک زنگینا لدهو که پشتوانی وی فستیوال حتی وی گاوی بردام کن و جه سپاسیه نبراستی سپاسه طبعا. يعني وقالك زنجينا بشتوانيا فيلم جيا كري يعني بيسنا كنوفيتوا بيجمو شركتوا ما مستاجد زانيتن يهات يكرن بس بوي حجمي بوي قبارة بو كليب تتكرن شكي باري كليب كيم ترى يعني فيلم تو فيلم كي بيتشك باش تشكي تو حساب نكه باجت ما يدفري يعني تو سينما بارد فيتن يعني فيت تو باري اگر او پیامه یا گرینگ بیتن بوی بزنسمانی آن بوی سرمایه داری او 1000 میلیون دلار آن 2 میلیون دلار یعنی بو سینما نگلگه بو فیلمه که نتشته هگم هم بر بکین گل برهم اینانش در و دورو برمه یعنی از بارنا کن فیلمه که کردیل وری باجت وزارت روشنبیری میلیون دلار نداینه یعنی از بنا حسی دست خوش با هم بود واجار بشم ولای آماده بان کرم که قربان چکا کاتوان کم کرم دم باش بد زور سپاس بۆ دیدارێ شەوکەت سایدامە شوکتی کجی لیره بەێ خۆشحالی بە گەلێک نسبەتی سینەماکارت مە کە مثلەن بەرهەمت سینەمایەت هەین ئەری سینەماکارێ مە وەکیریەک و ئەم بشێن باوەریەکی بووە بزنسمانە ئەم بووی خەلکی وەکو بینەرت سینەمایەک و چێ ببن مە تشتێکی هۆساگیریەک و ئەم بشێن وی خەلکی بخۆڤەگیرێدن يعني أمد بينن سوشيال ميديا يا وكيري كو خلق جالك بيبيتا يعني السينما جيشيا تشلاقي هو صاي باش بكت ونسبتنا بينا دعميش تمام دست خوش اگر ولامی سيدا كرم تظني او تناشي سوشيال ميديا تقريبا همان برشاري منو هر هم بر بكي قال السينما السوشيال ميديا سر تختين يتسياري ده هر عردي شيء سينما يدوي تو حاضر كي كاري خوب كي بتشي انت بوب كورن بكري كولا كي رينيا خاري بره خوب ده فرقه يعني وقت تدويت السوشيال ميديا تو شيء او تشد بجني ستريك وفوتشتات 2 دقيقه صحكه 20 يعني فرقية كاسورة وأف مثلا السوشيال ميديا باية كي الدنيا همية يعني نه بس الهرم كردستاني طيبش يا جواكي ما يعني جالك بطالية لوقت زيادة هاي زيادة اللي خب شوفها مجيل كاتن وبيواندية جواكي جي هدي يتصص بوين يعني همي موبايل يا ابويا هفالي بس خم دكارين كونتاكت تقال نتفليكس وماي تي في او سايت ويب سايت فيلمات شكل عينا ابل تي في وديزني او دنيا يا فيلم وسريال المال دي بري خدای هیواینا بیت $10 تو چیه فیلمه که $200 که هر خوی هگو تو چیه دست خوش بعد و همین پرسیار لگاک شکوت کم سیدا شکوت زور جارده بیشن سینما کارت کرد در هنر بیت پرودیسر بیت پیشیانا کار خوناک يعني تبيجي از بخو هم تشتكيت كم از بخو سيناريستم از بخو سينوغرافيا نظام الى اخره سبب چیه؟ السبب هر او ما برینو که بحث کردی یعنی حتی بویجی ما پلان نینه مثلا اکادمیت باشد سینمای چه نبینه زانکوا سینما یا هیل هولیر و سلیمانیه ولو آستیوان جهه اوینینه یعنی کمروف جه رازی بد براستی بس گشتی کادر تکنیکی ما هیچ باش چه نکره او ورکشوپ و دی مثلا بو نمونه از تشتکی الوی فستیوال ما ویدیا که های نوهات که حتی حد کی ماوی هفتیه که دا هاریکاریا گنجات کت کو فری کارا ببن اول مثلا پشکه که بس ویت وی شیوی پرورده کرن اول که مزن دا هبد حتی ویگاف که و بلکی تشکی دیج که کرد همی اوید چند رخی سینمای هست که ببن در هنر یان اکتر یعنی بوارد پیشه‌ای دیگه من ام حتی وی دو ماه که جمع مجبور بین گلک جارا مثلا کادر تکنیکی خوش در و بینیش آلمانیا بین نظامش ایران بینیش ترکیه بینین دیتنا من اوجی وید پلان کار بو بید که بوهاد با کرنه یا بید کرنه که کادر که سینمایی باشه با من دو همین پرسیارتان لبکم چون که گیش ما کوتاهی برنامه کم لا هر دو بارستان دا برسم گش بینن با سینمای کردی سید عمر از خو گش بینم و کار بردامه ویگاوی کریزه هی چونکو کار سینمای الوری کم کرت تایبت جاری از نپیوی مگلک جه نوکه حال حاضر دویت حکومت گلک پشتوانیا سینمای بکد چونکو اف کاره به حکومت سرپیتخو نارا واستیتن بس هیوی دارم اف هات یا کرن برینو که رنگ یکی دی بیتن یعنی پاره که باش هات یا صرف کرن بس وید پلان بیت
و دیفچون هبیتن کەسێک نه پاره پسپۆر چاودێری. کسی بسپور یک و پاره جی دریا نکو از کاری پرودیسری بکم اسود بیشم بس یا درست اوه اف سیستم بلوک اشتراکی و کevin بوی عینی وی سرچن لازم فانت هبن اف فانت درست هر جنویسینا سیناریو دست بکت فانت حتی چیتا پست پرودکشن و چیتا سر پرداز بی دەست خۆش سەیدا شەوکەت چێکردنا ئەو فیسیڤالانە Ez ینی بەرهەمێکی باش تێ بێگەر بە کورتی وەڵام دەیت ez bêjim ez gejbînim belkî heta hedekî ez gejbînim bes girngtir ji wê ez dişêm bêjim rêkeka durist e ku em Kurd sînemayê, dramayê, şanûyê, şêwekariyê, edebiyatê wekî hêzeka nûya wekî te gotî bû guftugul gel dunyayê بۆ vekirîn بۆ dinyayê em baxivîn ev rêkeka labûd de wek bêjim. سپاس بۆ هەردوو سینەماکاری کورد مامۆستا شەوکەت و هەروەها سەیدا عومەر سپاس بۆ ئێوەش کە ئامادە بوون سپاس بۆ بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کە تا و گەشتا لەگەڵمان بوون هەمیشە داشان